هەرچەندە لایەنی پەیوەندیدار پارێزگاری هەولێرێ و حکوومەت هەرێما کوردستانی ئەف کێشەیە چارەسەر کردیە و بار هەلگر دڕێیا کەرکووک هەولێرێدا هاتوچێ بکەن ئیتر ئەو ڕێیا سماقۆلی کویە بکارنەینن ji ber xerabiya rêkê ji ber vê çendê ku hawlatiyên vê deverê dibêjin nabîtin bar helgir a hatûçê vê rêya da biketin karîgeriye li ser yani devera me duroz dikin ser cada me duroz diketin şêweyekî giştiya wan e lê heta niha ew bar helgir her wê rêvkartînin çûn li berden vê rêya rawestayîne bizanîn hokar çi ye boçî şofêr yan bijin bar helgirin کودوین دەربازی هەولێرێ بن یان ji هەولێرێ و دوهۆکێ دەربازی سلێمانیە و ناوچەیە دیکە هەڵەبجە بن بۆچی ناچنە ڕێکا کەرکووکێ مە میێوانێکەیە بەڕێز ئەندازیار عیماد محەممەد ئەمین ڕێبەبەرێ چاکردن و پاراستنا ڕێ و پران لە باشێرە هەولێر لە ستودیەمەکیە بەڕێز ئەندازیار عیماد بەخێر بێن سپاسان دەکەم ئینشاءڵڵا ڕوونکردنەوەی باش دێ لەسەر ئەو داخستنەوە ڕێگەیە ئینشاءڵڵا چونکەوە گرفتێکی زۆرە و چەند ڕۆژێکە شاوێکی زۆر لەسەر ڕاگەیاندەکانە بۆی بزان لەوێت چی ئەکرێت چی ناکرێت ئێستا چارەسەرێکی ڕیشەیی بۆ گرفتە دۆزراوەتەوە یان جارە چارەسەرێکی سەرەتاییە پێشتریش باسمان کرێت چارەسەری ڕیشەی ئەوەیە کە بار هەڵگرەکان و تەنکەرەکان بچنە سەر ڕێگای هەولێر پردێ لەبەرەوە ڕێگای هەولێر پردێ بە پۆلینەوەی دروستکرایە بە شێوەی پۆلینەکەیەوەیە کە بار هەڵگریش بەسەری دابچی هیچ کێشەی تێکچوونی لەسەر ڕوو نەدا بەڵێ باشە بۆ کار ناینن یعنی بەشێک وان بار هەلگران وان شۆفێران هێشتا بەرێ خود دەنە ڕێیا سماقۆلی ڕێیا کویە هەولێر بۆچی بەرێ خو نادەنە پردێ هەولێر و کار چییە؟ وەڵا هۆکار زۆرێ هۆکار لەوەیە کە پێشتر لە پاش ڕیفراندۆمەوانە کاو ڕێگا جیرا هاتچۆ لەوێ کەمتر بوو و ڕێی سماقۆلیش کورتترە نێزیکترە لەوەی بگەنە شوێنی خۆیان چ لە سلێمانی بێن لۆ دهۆک چ لە بە پێچوانش بێت لەبەرەوەی خەڵکەوەی بەکارینەیە بەڵام ئەگەر بێت و بە یەک جاری بێ خەڵکەکە ناچارە و پێشی باشە لەبەرەوەی ڕێگای هەولێر پردێ ڕێگایشی دووساییدا حتا هاتوچۆی تێدا باشترە و لەوانەیە ڕووداوی دڵتەزێنیش تێدا نابێت لەبەرەوەی دووساییدە و بە پێ ئەو پۆلینە دروستکرایەکە بار هەڵگرەکان تەنکەرەکان بەسەری دابڕۆن بەڵێ باس لەوە کرد کە ڕێگای هەولێر پردێ و بەرەو کەرکووک بە ستانداردێک دروست کراوە کە بەرگەی بار هەڵگرێکرێت ئەم ڕێگانی خۆمان کە ئێستا هەندێکی بەم شێوەی ئێستا تێکچۆ بەو ستانداردە دروست نەکراوە یان کۆنیەکەیتی هۆکاری چییە؟ بەخۆی ڕێگای هەولێر سماقولی کە ڕێگایکی لاوەچیە لە پۆلینەکانی خۆمان پێ دەگوترێت ڕێگایکی لاوەچی کە لۆ وەختی خۆی کاتی خۆی لە هەندێک گوندەکان کرا دەکرێت وەرچی گەشتیاریش بەکاری بێن لەو پۆلینەی نەکرا بوو کە دوایە بووە سەبەبی ئەوەی هۆکار کە لە بینی بەنداوی سماقولی لۆ لای کۆی ڕەبت کرا کە بووە لە پاشان بووە ڕێگایکی سەرەکی کە پێشتر ئەمە پێشبینیمان نەدەکرد ئەو ڕێگا ببیتە ڕێگایش سەرەکی ئێستا خەڵکەش حتا ئەمە چەندین پرۆژەمان هەیە لەسەرەوە هەندێک لە بواری جێبەجێکردن هەندێک لە داهات و هەندەشر ئامادەیە کە دەست پێ بکەین بەهۆی زۆری و قەرەبارقی ئەو ڕێگای نەبوویتە هۆی ئەمە دەست بەکاربین پرۆژەکان جێبەجێ بکەین بەڵێ باشە ئێستا لەوانەیە شوفێرێک کە بار هەلگرە تەماشامان بکاتن بزانێتن چارەنووسی چی لێ دێتن لە سماقۆلی لە سڕدا ڕاوەستا بێتن یان چاوەڕێکردنەوەی ڕێگەکە بکاتن ڕێگەی سماقۆلی یان بژن کۆیە بۆ هەولێر بە تەواتی تەواو داخرا ڕێ بە هاتوچۆی بار هەلگر نادرێتن تەنها ڕێی کەرکووک یامرێ پردێ و هەولێرە ئێستا پاشەوە بڕیاری وەزارەتی نامخۆ کە لەسەر زاری بەڕێز پارێزگاری هەولێر کە ڕێگای هەولێر پردی ئێستا کەتە بواری جێبەجێکردنی بوارەوەی کە هاتوچۆی بازرگانی و تەنکەرەکان بێدا هەیە بەڵام هێشتا بەهۆی نەبوونی سۆنەر کە 24 کاتژمێر کار بکە لەوانەیە جانجانی هێشتا هەر هەبی ئێوە وەکو بەڕێوەبەری ڕێگاوبان لە هەولێر هیچ بەدیلێکی ترتان هەیە جگە لەم ڕێی پردێ هەولێر بەدیل ڕێگای هەولێر کۆیە کە دوو سایدەیە کە بەستاندەرەکی جیهانی و بە پۆلی نەکوەچی ڕێگای هەولێر پردێک کە دروست دەکرێت ئەوە گەر بکرێ بە هەر پێنج قۆناغەکانی بەڕاستی دەبیتە هۆی ئەوەی کە ڕێگایشی ستاندەر دروست بکرێت لە هەولێر لۆ سلێمانی بە کۆیە دابچێەوە باشترین چارەسەرە لۆ ئەو چێش
سەر ڕایەوەی کە ئێستا وەکتان باستان کرد کە ڕێگای هەولێر پردێک کراوەوە بۆ بارهەڵگرەکان بەڵام هاوڵاتیان لێو ناوچوانە هێشتا دەوترێت کۆسپەکانیان لا نەبردۆ لەو ڕێ بۆی بارهەڵگرەکان هاتوو چۆن نەکەن قسەتان لەگەڵ کردوون کە بۆ لای نابن چیان نەوێت دەمە زیاتر ئێستا ئێستا هەر لە یعنی بەرپرسەکانی کە پەیوەستن بەو کێشەیە هەمویان لەسەر هێڵن بەڕێز جەنابی وەزیری ئێوەش پەیوەست نین بەو کێشەیە بەڵێ بێگومان ئەمە لەوانەیە هەر لەسەر هێڵین بەس لەوانەیە لە مستەوای بەرزتر بی لە مستەوای وەزارەتەکان بی ئێستا هەمومان لەسەر هێڵین کە چارەسەری بکەین لەوانەیە چارەسەرەکەشی نێزیک بووە چییە چارەسەرەکە ئەوەی بچنەوە سەر ڕێگا هەولێر پێدێ ئەوەش تەنها بەدیلەکە ئەمەیە لە کاتی ئێستا کە چارەسەرێکی خێرا و بکرێ هەر ڕێگا هەولێر پێدێ لە چارەسەرەکانی داهاتوو بە شێوەیەکی ڕێک و پێک بکرێ بەڵام کاتێکی زۆرتری دەوێت کە ئەو ڕۆژانە جێبەجێ بکرێن ئێستا دەستان بە نۆژانکردنەوەی ڕێگەی سماقۆڵی کردووە ئەو ڕێگەی چووکە زۆر تێک چوو بچی بۆ کراوەیان بۆ یەکرێت باسمان کرد گوتمان پرۆژەی بەردەواممان هەر لەسەر ئەو ڕێگای هەیە ئێستاش ئەگەر بێت ئەو بارهەڵگرانە لەسەر ئەو ڕێگای لا بچن پرۆژەی ئامادەمان هەیە کە دەست بە نۆژەنکردنەوەی بکەین و ئەو ڕێگا بیستە بواری خزمەتکردنی ئەو ناوچە گەشتیاریە ئەو ناوچانە کە ئێستا بووە هۆی ئەو خەڵکە بێزاریش پێوە دیار بکە بووە هۆی ئەوەی کە داخستنەکە بکرێ بەڵێ ئەو ڕێی کە برێن پردێک کەرکک یان پردێ هەولێر کە بەکاری دەینن بە پێی زانیاریەکانت بە پێی بە دوواداچوونەکانت ڕێیەکی سەلامەتە بۆ ئەوەی شوفێرەکان ئەو ڕێیە بەکاربێنن کە بە کەرککدا دێنە هەرێمی کوردستان دێنە هەولێر لە ڕووی ڕێگاوبان و هاتچوێ بەڵێ سەلامەتە بەڵام نازانین لە ڕێ باشە هەندێک زانیاری هەبوو نازم تا چەند ڕاستە با ناوی لێ بنێن سەرانە باستەوە دەکرێت کە لە سنووری کەرکک سەرانە لە شوفێرەکان وەردەگیرن پارەیەکی زۆر وەردەگیرن ئێوە زانیاریتان هەیە لە سەرامە وڵات زانیاریمان هەیە بەڵێ هەیە جە سەرانەکە هەرچەندە لایەنی پەیوەندیدا دەبێ ئەو چۆن زانیاریەکەت هەیە زانیاریەکان چۆن لە ڕێیان لەوانەیە لە ڕێ حەشتی شعبی لەوانەیە بازگیان دانابی هەندێک باسیۆی بکرێ هەندێک پارە بدرێ بە ناوی گومرگە بەڵام پێدەچی بە ناوی گومرگەوەی وەرنەژیرێ بەڵێ ئەومان ژێلێ بووە ئەوی لەو ڕێ هەیە کە بە شێوەیەکی ڕسمی و فەرمیە هەر بە بازگەکانی سۆنەرە کە هەرگرێک بێ دامسی 25,000 ئێوە قسەتان لەگەڵ شوفێرەکان نەکردووە بۆچی ئەم ڕێە بەکار ناینن تا ئێستاش لە سڕەدان یان لە چاڕوانیدان بە دواتەچوونی ئەو بابەتتان نەکردووە لەوانەیە هەندێک شوفێر شارەزاییان نەبی لەو ڕێگاکەش هەندێک دوورە و ڕێگایەکەش بەو نەوەیە کە لەوانەیە ترسیان هەبی لە مەوزۆی سەرانە وەرگرتنەوە ئەو شتانە خەڵکێک هەیە لەوانەیە ترسی هەبی لەو ڕێگای زۆر باش بەڕێزەندا عیماد محەممەد ئەمین بەڕێبەری چاکنەوە پاراستنی ڕێگاوبانی هەولێر سوپاس بە ئامادەبوون و ڕوونکردنەوەکانتان بەخێرات سپاس تو هەر هەبی